ئیسلام کە هاتۆتە ناوچە کوردستانیەکانەوە لە ڕێی جابانی کوردیەوە هاتۆتە کوردستان کەوی سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم پۆشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو نوێژی پێوە کردووە بۆ هەندێک مناسەباتیش لەبەری کردووە بە شێوازی عەبایەکی تەقریبەن چۆن جبەی مامۆستایەک بە شێوەکو جبەی مامۆستاوە بۆ لەبەری کردووە بەڵام قۆڵەکانی زۆر درێژ نەبووە. باشترین لیباس بۆ پیاوی ئیماندار ئەو بەرگەیە کە ئەو شەلوارەی ئێستا مەدەبەری دەکەین لەو ڕۆژەوە هەتا ئێستا بەرژی کوردی هەر ماوە و بە پیرۆزیش ماوە. دیارە ئێمە گە بچینەوە بۆ مێژوو یەکێک لەو کتێبانەی کە من کاتی خۆی لە ساڵی تەقریبان بەڵام 90ەکانە خوێندمەوە هینی ڕۆژهەڵات ناسێکە باسی مێژووی گەلی کوردەکە کە چۆن عەلاقە و پەیوەندی لەگەڵ ئیسلام دروستەکە. ئەو باسی ئەو گەڕێتەوە کاڵەیە گەلی کورد لە دوای ئەوەی دەسەڵاتی خۆیان لەدەست ئەدەن ئەکەونە ژێر باری کۆمەڵی دەوڵەتی ترەوە. یەکێ لەوانە خەڵکانی ئەم ناوچەوەیە لەژێر دەستی فارسەکان نابوون. لەو کاتەیە گەلی کورد بە شوێن دەرفەتێکا دەگەڕا کە جۆرێک لە ڕزگاربوونی بۆ دروست ببێ. بۆیە دەڵێ گویان هەڵخست بوو لەولا تا دەنگ و باسێ ببیستن تا ئەو کاتی کە دەنگ و باسێکە بیستن لە مەدینە کەسێک هەیە شتێک پەیدا بووە ئاینێک هەیە کە باسی دادپەروەری و باسی ئازادی گەلان و باسی مرۆڤ و ڕێزی مرۆڤەکە ئەڵێتی کورد لەو کاتەوە تاکەتاکەیەکیان هەبوو خولیای ئەوە بوو کە بڕوا ببیستە زانێ ئەو حەقەتە چیە گەشتێکی وا هەبێ خوانی پێ بگەین و تا ئەوانی لەم کارە ساتومێنێتی کە ئێستا هەیە ڕزگاریان ببێ. کتێبەکانی سەنەدی کە بەڵێن سیلسیلەی زنجیرەی گێڕانەوەی فەرموودەکانە باسی کەسایەتێکە کرێت کە کەسایەتێکی ناودارە ئەو کەسایەتیە زۆر بە کوردی ناسراوە کە هیچ پێڵەن جابانی کوردی لە هەندێک کتێبە هەر بە بابەتێک باسێکی ناوە جابان یا جاران جابار یا جاوان یا خاقان ئەم چوارناوە پێکۆڕیسەکە دوایی لە ئاخیراڵێ جابان کوردیە و خەڵکی منتەقەی ئێران بووە کە بە جوان ڕۆ زیاتر منتەقەکەی زیاتر ئەناسێن لەو منتەقە و ناوچەیە بووە. بەڵام جابار خەڵکی هەمەزان بووە ئەوە مەرج نییە کورد بوو بێ. چاوانیش جاوانیش بە هەمان شێواڵن خەڵکی منتەقەیەکی تر بووە کە نەیسابووریا لە دەوروبەرەیە بووە. خاقانیش هەر لەو منتەقەیە بۆ ناوچە بە هەر چۆن بێ ناوچەی ئەوە ئەوانەی کە هاتوون ئەم چوار ناوە هەر چوار ناوەکە دەگەڕێنەوە بۆ ئەو ناوچەی کە کوردیش تیاجێنشین بوون. ئیسلام کە هاتۆتە ناوچە کوردستانیەکانەوە لە ڕێی جابانی کوردیەوە هاتۆتە کوردستان کەوی سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم سەحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچەند ئێمە لەسەر ژیانی شتێکی وامان لەبەردەستانیە پێمان بڵێ کەی لەدایک بووە کەی مردووە یەکێ لەو سەرچاوانەی کە بە وردی ئیشی لەسەر کردووە بەڕەحمەت بێ مامۆستا حەمدی عەبدولمەجید السەلەفی لەم کتێبەیە لە بەیاوەری برای بەڕێزم تەحسین ئیبراهیم دۆسکی عقد الجومان یعنی گەردانەی لؤلؤ گەردانەی مرواری في تراجم العلماء والأدباء الكرد والمنسوبين إلى مدن وقرى كردستان. باس لو كسايتية مسلمانان دكا كخزمتيان بديني إسلام كدو بآيني إسلام كدو كردبون يكمناو كدس بيأكات بجابان دس بيدكا بجابان دس بيأكا كجابان صحابيكي پیغمبر صلى الله عليه وسلم ناو نشانكش بمشي وداني من أبناء المئة الأولى لمن لواني لو نوو أواني صديكم جاباني كردي باوكي ميمون صحابي كردي لا نعرف شيئا عن أصله وموطنه وحياته. إمام ذهبي باسي كردووە لە تەجرید ئەسماء الصحابة ئیمامی ابن ئەثیر بە هەمان شێوە لە ژیانی سەحابە ئەوانەی کە هاوڵی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام هێناوێتی ئیبن حەجەری عەسقەلانی زۆرێک یعنی ئەو سەحابیان باس کردووە کە چۆتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ناوی جابان یعنی ئەوەی کە لە کتابەکاندا هاتووە ژیان نامەی هاوڵان بە ناوی جابان هاتووە. جا هەندێک دەڵێن لەوانەیە
گێ بوو بێت چونکە لە زمانی عەرەبیدا حرفی گێیان نییە، ئێمە کوردی هەمانە بۆیە بەجیم خوێند بێتیانەوە. گرنگ ئەوە نییە، گرنگ ئەوەیە کە الحەمدلله لە سەردەمی پێغەمبەری خوا خۆی عەلەیهی سەڵات وسەلام ئیسلام گەیشتووەتە کورد و کورد چۆتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە خزمەتی دانیشتووە و گوێی لە فەرمودەی بووە و حەدیثی لێ جێڕدراوەتەوە. یەکێک لەوانە کوڕەکەی خۆیەتی کە فەرمودەی لێ دەجێڕێتەوە، بەڵام بۆچی فەرمودەی زۆری لێ نەجێڕدراوەتەوە؟ پرسیار لە مەیمون دەکەن کوڕی جابان کە باوکی سەحابیە و خۆشی تابعیە، دەڵێن بۆچی فەرمودەی زۆر لە باوکت ناجێڕیتەوە کە لە پێغەمبەری بیست بێ عەلەیهی سەڵات وسەلام؟ دەڵێ باوکم زۆر پیاوێکی لە خواترس و وەریع بووە، دەترسا حەدیسەکە بجێڕێتەوە وەکو خۆی نەبێت 100% شتێک زیادە شتێک کەم بێ بیگۆڕێ. خۆش دەزانی کورد و عەرەب دوو زمانی جیاوازە، نەکا بە شێوازێک بیجێڕێتەوە کە وانە بێ ئەو کاتە بەر هەڕەشەی خوای گەورە دەکەوێت کە لعنەت لەو کەسانە بێ بە ناوی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام شتێک بڵێن کەوانە بێ. ئەجینا یعنی ئەمە دلیل لەسەرەوەی کە سەحابی هەبووە کە کورد بووە و زۆریش وەڕیع و بەتەقوا بووە و لە خزمەت پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام. لە کوردستان چەند نوێنەرێک ڕەوان کرا بۆ لای بۆ خزمەت پێغەمبەری. یەک لە نوێنەرەکان زابانی کوردی بوو لە منتیقەی شارە زور لەوێەوە ڕەوان کرا. نوێنەرێکی دیکانش لە منتیقەی مەرگەی ڕەوان کرا بە ناوی پیرۆتە سووری مەرگەیان پێدەگوت. نوێنەرێکی دیکانش ڕەوان کرا لە منتیقەی نەسیبین، ئەوانیش چوون. ئەنی لە منتیقەی کوردستان سێ وەفد ڕۆیشتن بۆ خزمەت پێغەمبەری سەڵات وسەلام خوا لەسەر بێ، معلوماتیان وەرگرتو و لە هەمان کاتیشدا بەیعەتیان بە پێغەمبەری دا. دیارە ئەم کەسایەتیە کە دەڵێن جابان دەچێتە مەدینە بە ئایا بە بازرگانی ڕۆشتووە یا بەخواستی خۆی کاتە دەنگ و بازە بیسێ دەوێ بڕواچێتە مەدینە، لەوێ ناسیایی پێدا دەکات لەگەڵ خەڵکی مەدینە و دواتر بە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شا دەبێ و لەگەڵ ئەوە کە ئاشنایە بە دینەکە و بە ئاینەکە زۆر معجەبە بێ بۆ دینە کە بەم شێوازە ڕێز لە ئینسان ئەگرێ و هەموو ئەو بابەتانی کە پێڵن بابەتی چەوسانەوە لەسەر ئەساسی قەومیەت و زبانی جیاواز و لەسەر ئەساسی ئەمانە هیچی نامێنێت، تەنها تاکە ئەیکا بەبرا چونکە سەیرەکات لەو هەموو تایفە جیاواز و زبانە جیاوازانە لە مەدینەدا هەمووی یەک نەفەرە بین، یەک نیشتیمانە بین، یەک وڵاتە بینی، هەمویان پێکۆبوونەتە دەستەبرای یەکتر، هیچ جیاوازیەک نابینی لەبێیان، تەنها بە کارکردن و ئیشکردن و بە زانست و بە زانیاری و ئەمانە نەبێ. لە نێو کتێبەکانی ترا یەکێ لەو کتێبانە کتێبی ئەلئیسابەی ئیبن حەجەری عەسقەلانیە. ئیبن حەجەری عەسقەلانی لە کتێبەکەیە کە باسی جابان دەکا، لەوێ تەحریفێک هەیە لە شاپەکەیە، ئەڵێ جابانە سوڕەدی. ئەم پیاوە باسەکە کە ئەم کابرایە ئەم چووە لای پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم موسڵمان بووە، ئەم چووە مسلمان بووە. بۆیە شێخ حەمدی لێرەدا قسەیەکی جوانەکە، ئەڵێ بوونی ئەم لەوەدا کەوا بوو ئەبێ بە وەڵامێک بۆ ئەوانەی کە ومن هذا نفهم. هیوادارم ئێوە کاتتان هەبێ خۆشتان ئینشاءالله ئیسفادە ڕاستەقچەکانم بکەن. ومن هذا نفهم أن بدء اتصال الكرد بالإسلام يعود إلى زمن الرسول صلى الله عليه وسلم. پەیوەندی نەتەوەی کورد بە ئیسلامەوە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وأن هناك من هاجر من الكرد إلى المدينة. لەنێو کوردەکانە هەبووە کۆچی کردووە بۆ مدینەی منەوەرە ليأخذ الدين الجديد من الرسول صلى الله عليه وسلم، وهذا يناقض الرأي القائل بأن اتصال الكرد بالإسلام يعود إلى عهد الخليفة الراشد عمر بن الخطاب رضي الله عنه الذي تم فتح كردستان في عهده. الله ئەوەیان ئەکیدە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینکاری لێ نەکردووە کە بەجلی خۆیەوە چووە، هەروەکو چۆن ئینکاریشی لە هیچ سەحابیەکی تر نەکردووە کە لە قەومەکانی تر بووە چۆتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. وەکو وتمان تەنها یعنی کۆمەڵی ڕێکاری داناوە جلوبەرێک، یعنی بە حیا و بە شەرم بێت و پۆشتە بێ، نەک بێت جلی میلەتەکان و قەومیەتەکان بگۆڕێ، هەمووی دەبێت جلی یەک قەوم لەبەر. کاشتی وانە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی
قاعدەیەکی داناوە لە پەروەردگارەوە کە پەروەردگار دەفەرمێ ئینا جعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئێمە کردومانن بە چەند میلەت و ئەوزوونەتەوەیەک بۆ یەکتر بناسن نەک بۆی فەخرکەن بەسەر یەکتردا کەواتە هیچ فەرقێک نییە دەشفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم چێ بەڕێزترینە لای خوا عرب نە کورد نە فارز نە ئەی چێ ئەوەی بە تەقوا بێ و مەشهورە کە ئەم جافانە جافەکان بێ جافان بێ وەڵام ئەڵێن جاڤانی کوردی ئەو کەسەیە ئەبوو بەسیرە و پیاوێکی ئینسانێکی چاک و ئینسانێکی ئازا و لێهاتوو عالم بووە وەڵام حەدیثیشی ڕیوایەت کردووە لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم کەسێک بۆ زۆر دڵسۆز بۆ ئیشەی خۆی کە کردوێتی کەوابوون سیفەتە لە کووردا ئادەمێکە هەبووە ئیشێکی کە کردوێ کارە جوان کردوێتی ئەوەی کە دەستی داوەتێ بۆ هەر خەڵکێک بوێ ئیتی گوێ نەداوەتێ زبانەکەی جیاواز زیادینەکەی جیاوازە باشی ئەنجامی داوە وەشتێکی تیش کە بەڕاستی بەدیەکەین ئیتیزام و پەیوەندبوونێتی ئەم کەسە بەدینەوە کاتە دینی وەرگتووە زۆر جوان پابەند بۆ پێوەی دین وەرع و صیفەتی خۆپارێزیکردن و دوورەنەکردن و نەگەڕانەوەی شتێنە بە ناوی درۆ و خۆڵکێشان کاتێکە کەسێ ببوایە بڵێ بە خزمەت پێغەمبەر گەشتن بێتەوە ناو ئومەتەکە لێرە باسیکا و خەڵکی سپاسیکەن خۆی پێڵە کێشا ئەم خۆی پێڵ ناکێشێ خۆی ناکات بە کەسێک و کوڵین خۆی پێ بناسێنێ ئەمەی بەڕاستی سیفەتێکە و سیفەتە جوانانەی کە زۆر لە کەساتی کوردی ئێمە هەبووە کولتوری کوردی زۆر نزیکە لە کولتوری ئیسلامیەوە بۆیە سەرنجەی کە دین هاتووە تەموڵاتەوە ئیسلامیش هاتووە لە فتوحاتی سەیدی سەدەمی سەیدنا عومەری کوڕی خەتابە ئیستیقبالێکی زۆر لە پێشوازێکی زۆر گەورە لە کووردا هەبووە چونکە لەبەرەوەی زۆر لەگەڵ کووردا هەماهەنگی هەیە وەکو مێژونووسان دەڵێن ئەو سیفەتانەی کە ئیسلام هێناوی ئەو سیفەتانەیشی کە لە کووردا هەبوون زۆر نزیکمە لە یەکەوە بۆیە کورد بە تەواوەتی باوەشی کردەوە جگە لەوەی کە چەندین ساڵ بوو تاڵاوی ناڕەحەتی و ستەمکردنی ئەچێش دەژێت سڵتۆ دەسەڵاتی فارسەکانە کە عەزیزی زۆریان دابوون بۆیە کە بە شێوازێکی زۆر ناچاری خوازیار بوون کەسێ بێ تۆزی ئاشتیان باتێ تۆزی ئازادیان باتێ بیان حەوێنێتەوە لە خێزانە بیان هەندۆ لە ماڵی خۆیانە ئاخر کاتێکێک ئینسان گەدەستەم لێکراوە بێ حتا لە ماڵی خۆشتە ئەمین نین ئیبن جوهەیما ئەسحابەی پێغەمبەر بووە ئەو شەرواڵە و ئەو بیجامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەنگ هینی پێوە بۆ سوورەت و مەسەلەن ئەوانەی پێوە بۆ حەزی لێ نەکردووە فەرموویەتی من مەشغوڵم ئەکا بۆ عیبادەت و خواپەرستی ئەم ئین بیجامەیە ئەم بیجامەیە بەرن بۆ ئەبوو جوهەیم و ئەوەکەی خۆیم بۆ بنێرێ منیش ئەمەی خۆ نێرم ئەمە بۆ ئەویش بۆ من پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمرەکا و ئەچن ئین بیجامەکەی ئەمە بن بۆ ئەبوو جوهەیم و ئەویش بەم شێوە ئینەکەی خۆی ئەنێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام نوێژی کردووە لە مزگەوتە لە پۆشاکی پۆشاکە گوڵنگی پێوە بۆ چەند گوڵنگی ڕەش بووە و گوڵنگی سیر و سەمەرەی پێوە گوڵنگە زانین کە پێوەکە شۆڕە بێتەوە بەم لا یاریەکە کە نوێژی کردووە فەرمێتی وەڵای ئەمانە زۆر لە نوێژە مەشغوڵ مەکەن گوڵنگەکە دایە بەم لاکە جارە بۆ لاکەوێ بڕۆن بیبن بۆ فڵانی کوڕی فڵان بڵێ ئین بیجامەکەین باتێ ئەویش مەسەلەن کاتێک کە بۆی ئەبان ئەو پۆشاکی کە بۆیە هێنن ئەڵێن پۆشاکێکی زبر بۆ لە خوری حیوان دروست کراوە بەو سیفەتانی کە بازەکە و شاڵ چۆن ئەڵێن شاڵی کوردی ئەگونجێ شێوازی شاڵی کوردی ببێ ئایا ئەمە جابان بردوێتی یا لای کەسێکی تر جابان دایناوە ئەو هەدیە دادی بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەمە تا ئێستا لە مێژوان ناتوانین سوێنی لەسەر خۆی بڵێن کامیانە بەڵام شتێکە دەڵێن ئەم جۆرە پۆشاکە لە پۆشاکی کوردەچێ ئەو جۆرە کە باسی دەکا کوردی بریتی بووە لەو جۆرە جا عائیشە ڕەزای خوا لێ بفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی پێوە کرد کە نوێژی پێوە کرد فەرمووی ئەلهەتنی ئەم خەتانەی کە تایەتی پێوەی مەشغوڵ بووم بە خەتەکانەوە بە جوانی خەتەکانەوە مەشغوڵ بووم دایکەن فەرمی بڕۆن لای ئەم بیجانیەکەی ئەبوو جەهمم بۆ بێنن ئەوم بۆ بێنن بۆ ئەوەی ئەو بدەنەوانە بیدەن بەو خۆی لەبەری نەکرد بەس نەهی نەکرد لە لەبەرکردنی ئەمە حەقیقەتی بابەتەکەیە ئیسلام لە جانبی عیبادات پێت دەڵێ ئەوە بکە و ئەوە مەکە بەڵام لە جانبی عادات الأصل في الأشياء الإباحة عادات ئەسڵەوەی تۆ حڕیت کاکە من چۆن بخەوم چۆن هەستم چۆن دانیشم جل چی لەبەرکەم ئەسڵ ئەوەیە کە حەڵاڵە ئەوەیە کە تۆ حڕیت کوردی جلی خۆت فارسی جلی خۆت تورکی جلی خۆت عەرەبی جلی خۆت
بەمەرجێک ئەو جلە یعنی جلێک نەبێ کە لەگەڵ حیا و شەرم تێک نەکاتەوە دژی حیا و شەرم و ئەدەب و ئەخلاق نەبێت. ئیسلام ناوێت چ ژن چ پیاو جلێک لەبەرکات کە ببێتە مایەی فیتنە و مایەی داڕمانی ڕەوشت و ئەخلاق و کەرامەتی ئینسان. الله ئەکبەر. سەرچاوەیەک نییە پێمان بڵێ گاوان کراسێکی بردۆ بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام هەر لە صحیحی بوخاریەوە ئەوەسا لە بەردەستمایە صحیحی ئیمامی بوخاریەوە پێداوەرە تا کتێبەکانی دیکە باسی ئەومان بۆ دەکەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەکارهێنانی بەرگەکانە کە بەکاری هێناوە چەند جۆر بەرگی بەکارهێناوە، چەند جۆر عەمامەی بەکارهێناوە، سەوزی بەکارهێناوە، سپی بەکارهێناوە، ڕەشی بەکارهێناوە، سووری بەکارهێناوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرگەکان کە پۆشیوێتی جۆری بەرگی ئەوسا کە بۆی هاتووە بە دیاری وەری گرتووە بەکاری هێناوە مەگەر ئاستەنگێک هاتوبێتە پێشەوە. بۆ وێنە ئەمە ئێستا جوزئی یەکی فەتح الباریە لە بەردەسما حديثك لبردس مايا أن النبي صلى الله عليه حديث إجمار السيصة حفتا وسي لبخاريا أن النبي داكمان عائشة رضي الله عنها فرمي أن النبي صلى الله عليه وسلم صلى في خميصة لها أعلام فنظر إلى أعلامها نظرة فلما انصرف قال اذهبوا بخميصتي هذه إلى أبي جهم وأتوني بأنبجانية أبي جهم فإنها ألهتني آنفا عن صلاتي. لا شرح أم حديثيا أفرمي بيغمر صلى الله عليه وسلم كراسيكي بو هاتبو كراسك خطبو برجێکی بۆ هاتبوو خەتی درێژی تیابوو. هەندێک لە سەرچاوەکان هەر لە ڕێژا بوخاری باسی دەکا ئەو جۆرە بەرگە پێوترا کوردی. جلی کوردی لەبەر کردو ئەوانش تەبعەن جلی خۆیان نەگۆڕیوە، هەر ئوسلوب و عاداتی کورد چۆن بووە ئاوا بوون. ئوسلوب و عاداتی هەموو قەومێک جلی خۆیە کاتە بەری. کاتێکە کورد و گەلی کورد خەبەر ئەبیسن کەوا پێغەمبەرێکی خوا لە مەکە و مەدینە دروست بووە و خەڵک دەعوەت ئەکا بۆ ڕێگەی ڕاست و ڕێگەی حەق و عەداڵەتی ئیسلامە چەسپێنێ، هەر باوەڕ بکەن یعنی بەئاش هەر خۆیان لێرەوە قبوڵی ئەو ئیمان و دینیان کردووە، قبوڵی ئیمان و دینی پێغەمبەریان کردووە کەوا ئینسان کەس نەکوژە و تەعەدا لە کەس نەکەیت و زوڵم لە کەس نەکەیت و ماڵی خەڵک نەبیت و ملک و ماڵی خەڵکە غەسب نەکەیت و بە حەرام نەیبیت و ئەمە شتێکی عەداڵەتێکی زۆر زۆر چاکە. ئەوانیش قبوڵیان کردو هەر لە دڵەوە وەریان کردووە هەتاوەکو لە مەنتیقی هەورامانەوە چوون بۆ خزمەتی پێغەمبەر و وتیانە عەرزیان کردووە ئەی پێغەمبەری خوا ئێمە بەدڵ موسڵمان بووین و بڕوامان بە تۆ هەیە و ئیمان و ئیسلام وەرەگرین چونکە ئەزانین کەسێک عەداڵەتی ئیسلامی تایە. باشترین لیباس بۆ پیاوی ئیماندار ئەو بەرگەیە کە ئەو شەلوارەی ئێستا مەدەبەری دەکەین. لەو ڕۆژەوە هەتا ئێستا بەرژی کوردی هەرماوە و بە پیرۆزیش ماوە. ئێستاش چەند جار لە فستیڤالەکانی دەوری ئەو بەرگەی کوردی هەر بە یەکەم دەرچووە. ئەم پۆشاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نوێژی پێوە کردووە بۆ هێندێک مناسباتیش لەبەری کردووە بە شێوازی عەبایەکی تەقریبەن چۆن جبەی مامۆستایەک بە شێوەکو جبەی مامۆستاوە بۆ لەبەری کردووە، بەڵام قۆڵەکانی زۆر درێژ نەبووە. ئێمە خۆمان وەکو گەلێک کە فەقیر بووین، ئێمە خاوەنی کیانێکی سەروەخۆ نەبووین، لەناو خۆشمان ناگونجێ ئەو عەقڵیەتەمان ئەوە بەهێز نەبووە بگەڕین بە شوێنەوە خۆمان ون نەکەین. ئیتر شتەکانمان زۆر کەم نووسراوەتەوە، زۆریشی فەوتاوە، حتا دەستخەتەکانی زانانی کوردی ئێمە کاکە ئێستا وەنی لای بێگانەی لای خۆمان نییە. سەرمایەکی گەورەی تۆ
دەستخەتی زانەکانتن دەستخەتی نووسەرەکانتن دێمە دەست خۆمانانی هیچی خەڵک بدوێتی کاتی خۆی لە وڵاتە کۆکراونەتەوە خەڵکی هاتۆ بە سیاست کۆی کرۆتۆ من نەمانزانیەوە کە جاپانی کوردی چۆتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و کاتەکە لە مەدینە بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هیچ حەدیثێکە نەهاتوە بڵێ تۆ مادام بوویتە موسڵمان و شوێن من دەکەوی لە مۆدوا دەبێت جلەکانت وەکو من بێ کەلتورت وەکوم بێ ئەبەدەن هیچ شتێکی وانە هاتووە هەر میلەتە پارێزگاری لە کەلتوری خۆی بکات کە ئەمەش بەڕاستی گرنگەوە بێت من دەڵێم جێگای ئەسەفە وتیان ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە وتم ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە ئەی بۆ نابێ هەموو ڕۆژێ ئێمە جلمان هەر کوردی بێت ینی جاران جلی کوردی جلی ڕەسەنی میلەتێک بوو ئەمڕۆ بۆتە جلی مناسەبات و جلی بۆنەکان بەداخەوە جلوبەرجی کوردی جلوبەرگێکی تۆبیە و علمیشە جلوبەرجی کوردی ئینسانیش زۆر بە جوانی دادەپۆشی لە سەرما و گەرما ئەو پشتێنێک کە ئێستامە لە پشتی دەبەستین ئێستا طبیەن حیزامی طبی دروست بووە بۆ ئەوەی کە پشتت ببەستی پشت توشی ئینزیلاق و فەقارات توشتیوانە بێ ئەو پشتێنە ئینسان حفظ دەکات لە ئینزیلاقی پشت لە فەقارات لە نەخۆشی کلیە ئەوە توبیەکەیەتی کە توتەمە دایم پشتێن دەبەستی ئەو کەسانی پشتێن دەبەستن نەوریان زۆر گەورە دەبێت کەمتریش تووشی ئینزیلاق و کلیە و شتیوا دەبن بەرەوەی دای دەپۆشی دوای ئەوەش لە هەوراز و نووشێ و شاخ و داخ و ناودار و بار و شتیوە بەرژی کوردی لە هەموو بەرگێکی سەلامەترە کە کلااو جەمەدانی دەبەستی سەر سەلامەتە لە هەموو شتێکە لە ناو شاخ و داخوانە دەڕۆی لە سەرما و گەرماشە دەت پارێزیتن جوانیش بەرژی کوردی جوانیشی زۆر تایبەتمەندی هەیە کە لە دوورەوە کە تەماشا دەکەی بەرژی کوردی لە هەموو بەرگەکی جوانتر خۆی نیشان دەدات. بەسەڵتەی سورمەوە خۆی با ئەدایانی ئەمن پیاوم کەسێ پیاوە کە نووری باڵتنی ساحب تەجەلا بێ فەریقەت وا دەست پێ کاشەرەکە فەریقەت قادری و نەقەشبەندی هەردوو ڕێی حەقن عیلاجی قەلبی خەڵبکە چ لەم لابێ چ لەو لابێ بەسەڵتەی سورمەوە خۆی با ئەدایانی ئەمن پیاوم کەسێ پیاوە کە نووری باڵتنی ساحب تەجەلا بێ